سڵاو ڕێز هاوڕێیان ئێستا سەیری ڕووداوم کرد کابراکە بە ناوی عادل باخەوانی لە فەڕەنسا دەژی لەسەر شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل قسە دەکرد. ئیتر عادل شتێکی زۆر عەجایبی وتی من کە قسەم کردووە لەسەر ئەم بابەتە لە زۆربەی کەناڵە ڕاگەهاندنەکانی ئەوروپا عادل باخەوان قسەی کردووە. ئەی لەم ئەوروپایە لەوانە 300 دەستگای ڕاگەهاندن هەبێ، 300 کەناڵی ڕاگەهاندن هەبێ. ئەنی کەواتە کاک عادل لە 200 قسە کردووە لەسەر ئەم بابەتەی شەڕەی ئێران و ئەمریکا کە دەڵێ زۆربەی یعنی من سێرجێکم کرد لەسەر ئەو 300 کەناڵی ڕاگەهاندن ئەوروپایە. باشە کاک عادل یعنی لەوانە لە 200 قسەت کرد بێ قەیناکە مەجالت دەدەینێ حەزت لە خۆ دەرخسترە تکایە لە 20 کەناڵی ڕاگەهاندنی ئەوروپی لینکەکان بوومان بنێرە کە تو لەوێ قسەت کردووە لەسەر شەری ئێران و ئەمریکا. وعد بێ هەر بیستی من لای خۆم بڵاوکەمەوە لە هەموو ئەو پەیجانێک کە برادەرشم پێیان بڵێم بڵاویکەنەوە. 20مان بۆ بنێرە، 20 ناڵێن 100 دانە، 20 دانە بمان بنێرە. باشە من تێناگەم ئەم خۆ هەڵ ئینە چیە، یعنی خۆت وا بە گەورە دەبینی و یعنی خەڵک چۆن دەبینی کاکە باوەرت پێ ناکەن. ئەم درویە چییە؟ زۆربەی کەناڵی ئەوروپی قسەت کردووە. کەم کەناڵە کاتادی پێمان بڵێ ئەمە 36 ساڵە لێرەی نەتومان نەبینیوە لە کەناڵێکی ئەوروپی. من متاکدم فەڕەنسیەکەی ئەویش دووکەڵ دەکە 100 جامعەت لێرە خوان دەبێت لێرە لە دایک نەبی کە قسە دەکەی دووکەڵ دەکە قسەکردنەکەت. ئەدە وەرە با ببینم بزانین بە فەڕەنسی چۆن قسە دەکەی. ئەم عادل باخەوانە زۆر سەیرە. هەندە جەڕوا قسە دەکە کە ماکرۆن بەیانی هەڵدەسێت تەلەفۆنی بوو دەکە چی بکەین ئەمڕۆ چی بڵێین، پێش بخەوێ ئەڵێ ئەوەم کردووە. ئەگەر هەندەجا گوێی لێ بگری و سەیریکەی وا ئەزانێ یەکێتی ئەوروپا هەمووی پێش ئەوەی بچنە کۆبوونەوە ئەڵێن کاک عادل چیت هەیە باسی بکەین. کاکە پشە بەسە کابرایکی گەورەی بە تەمەنی عەیبە ئەم هەموو درۆی ئەم هەموو فشەیە چە دەکەی؟ ئەدە بووم دەلینگ بۆ بنێرە کە لەسەر ئەم شەڕە لە میدیاکانی ئەوروپی قسەت کرد بێت. دەلینگ بۆ بنێرە درۆزن عەیبە ئالەم بە چی دەگەی؟ خۆت درۆ بکە، بەڵام درۆی بچووک حەجمی خۆت. ترامپ پڕە وەڵڵاهی نازانم ترامپ 200 مقام لای نەکردووە لەم شەڕەدا. تو چیت کێ دەتناسێ؟ میدیای پارتی نەبێت و هەر کەس ئاگای لە تۆ نییە. عادل لینکەکانمان بۆ بنێرە وعد بێ بڵاویکە، بەڵام ئەگەر دەتنات کەواتە درۆت کرد هەر بوو فشەفش بوو. وەک وتیمە خەڵکی هەڵا بجەم دوای برادەرێک بەیان ویرادەکەی دەرکرد هەڵەبجەی چی حاڵی چی. یاڵا درۆ بەسە.